نرخی مریشک جارێکی تر لە بازاڕەکان یاریمی کوردستان بەرز بۆتەوە. بۆ هەر کیلۆیەک نزیکەی 2000 دیناری چووەتە سەر و مریشک فرۆشەکانیش هۆکاری گرانی مریشک دەخەنە ڕوو. ئەوان دەڵێن لە کێڵگەکانی بەرەمێنان مریشک ڕەوانەی باشوور و ناوەڕاستی عێراق دەکرێت. هۆکارێکی تر بۆ بەرزبوونەوەی نرخی عەلەف و جووچێک دەگەڕێنەوە. ئێستا بە 4 و ڕوبعەکە و بە 4000 زۆر فەرقی جیاوازە. یعنی کەسێک کە ئیسپادەی لێگا بە ساحێ دەواجی نەگانە. هەرچییە بۆچیەوە؟ ئاخود دەڕوا بۆ خوار و عێراق لە پارێزگای بۆ نمونە هەڵەبجە لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر ئەو دەواجینانەی کە لە هەرێمی کوردستان هەیە کە مریشکیان داناوە ڕەوانەی خوار و ناوچەکانی عێراقەکەن. مریش کاتی پێگەیشتنی کە کاتێک کاتە 2 کیلۆ ئەوانە جملە فرۆشەکانی جنوبی بن قاعەکانیش بەتاڵە بێتەوە و کەمی مریشکیش لەوا ڕۆدات. هۆکارێکی تریش بۆ ئەوەی گەڕینەوە نرخی دۆلار وای لێ کردووە، یعنی بەڕاستی جوچکە گران بووە، عەلەف گران بووە، هەرچی وەسائلە گران بووە. ئەنی جاران جوچکە کڕا بە 30 سنت ئێستا بە 80 سنتیشە دەستیش ناکەوێت. هاوڵاتیان نیگەران لەوەی چاودێرێکی باش بەسەر نرخی گشت پێداویستەکانی ڕۆژانەی وڵاتیان لە بازاڕەکاندا نییە. ڕۆژانە باری سەرشانی خەڵک لە سای ئەم حکوومەت و دەسەڵاتەوە قورستر دەبێت. جملە فرۆشێکی مریشک دەڵێت هیچ لێپرسینەوە و چاودێرێک نییە. شەوانە دەیان نەزار مریشک بۆ باشوور و ناوەڕاستی عێراق دەڕوات. هاوڵاتیەکیش دەڵێت تەنیا پارەی ئەوە ماوە دەسەڵات لەسەرمان دابنێ، ڕۆژانە قەیران لەسەر خەڵک دروست دەکات. حکومت خۆی دروستێکە بڕۆژەیە مریشکە گاتە 1500 2000 و ڕۆژێکی ژێڕاتە 34,000 دینار. ئەمە کێ دروستیکە قەیران خۆیە بێ لە هەموو شار و شارچوەکانە لە هەموو شوێنێک ڕقابە هەبێ. بە ئاشکرا ئایبەر ئەوان سوورە نێرن شەوی دوو گەڵا بە سوورما بۆ نێرن 3000 مریشکی سوورە نێرن ئیسا لە جنوبە نایڵن سوورەکە بێ بۆ ئێمە. بەس لێرەوە ئەم سپیە وەکو خۆڵ ڕا بەڕۆخوا کەسیش ناڵە بۆ کوێ بێت. ئەوە نازانم یعنی هەموو شوێیەن هەموو شەوێ. یعنی ئەوە نیە بڵێ 1000 مریشک و 500 مریشک باکە هەمووی بە کاملی بارەکەن قاعەکە هیچی نایڵن. بە شێوەیەکی گشتی بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی سەرجەم پێداویستەکانی ڕۆژانەی لە شمەک و کاڵاکان گران کردووە. لەلایەکی دیکەوە هاوڵاتیان دەڵێن حکوومەت هیچ کات ناتوانێت بازار کۆنتڕۆل بکات و وێڕایەوەش هەر بازرگان و دوکاندارێک بەویستی خۆی بازار ئاڕاستە دەکات. ئەوەش کاریگەری خراپی لەسەر بژێوی و ژیانی هاوڵاتیان دروست کردووە. لە هەموو لایەکەوە قەیران و گرانی ڕووی تێکردووە و حکوومەتیش هیچ ئیرادەیەکی بۆ چاکسازی نییە تا ژیانی هاوڵاتیەکانی بەرەو باشی ببات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.